خانمێکی کە پرسیارەکە ئەڵێت باسێکی گشتی هۆرمۆنات و جۆرەکانی حەپی مەناع بکە بۆ کچ. هۆرمۆنات تێکچوونی هۆرمۆنات زیاتر لە کچانە ئەگەڕێتەوە بۆ هۆکاری فرەکیسی لە هێلکەدانەکانە واتە تەکەویسی هێلکەدان. مەژووکو ئاماژەم پێکرد لە بەرنامەیەکی تایبەتە لە ینی تاوەری تەندروستی سمارت دەمە بە تەفاسیل باسی ئەم مۆزوعەمان کردووە و حەپی مەناع کێمە بەکارهێنین لە کچانە چکە یەکێک لە چارەسەرەکانی تەکەویز یا تێکچوونی هۆرمۆنات لە کچانە پێش ئەوەی کە ئێمە ئەبێت لایفستایلی خۆی چاکات بۆ نمونە خواردنەکانی تەندروست بێت دوورکەوێتەوە لەو خواردنانەی کالۆری زۆرتەیە شیرینی زۆرتەیە و لە هەمان کاتا وەرزشکردن هەفتانە پێویستە چەند ڕۆژێک بە ڕێگولەری ئەم کچە وەرزش بکات نابێ بێڵێ قەڵەو بێت هەر بە دابەزینی وەزنی لە سا 5 وەزنی دابەزێنە ئەتوانێت سوڕی مانگانی ڕێککاتەوە دۆدە هۆرمۆنی ڕێککاتەوە دوایەوەی کە ئەمانەی کرد و زۆر باش نەبوو یەکەم لایانی چارەسەر بۆ تێکچوونی هۆرمۆن و تەکەویسی هێلکەدانەکان واتە فرەکیسی هێلکەدان حەپی مەناع ئەم حەپی مەناع بۆیە هەم سوڕی مانگانی ڕێککەینەوە هەم نیشانەکانی تێکچوونی هۆرمۆنەکان وەکو زیبکەی زۆر و چەوری پێست و مووی زیادە لەسەر ڕوو ڕوخساری کەم بێتەوە.